سڵاو، من مامۆستا هەژار، مامۆستای هونەر لە قوتابخانەی بان. لێرە بە شێوازێکی سەردەمیانە قوتابی فێری هونەری شێوەکاری دەکەم. هونەری شێوەکاری هونەرێکی گرینگە، چونکە مێشتی قوتابی فراوان دەکات، وا لە قوتابی دەکات بیرکردنەوەی فراوانتر بێت. من لێرانە تابلۆت پێدەناسێنم و ڕەنگت پێدەناسێنم و فڵچەت پێدەناسێنم و پێت دەڵێم چۆن ڕسم دەکەیت و هەر قوتابێک لە لای من بێت دەتوانێت هێڵ و تۆن و ڕەنگ و ئەو کەرەسانەی کە بەکاردێت بۆ ڕەنگ بیان ناسێتەوە. پێویستە وانەی هونەر گرنگی پێ بدرێت لە قوتابخانەکان لەبەر ئەوەی کە دەبێت قوتابی لە نێوان هەر بابەتێک لەوە بابەتە زانستیەکان فەراغێک وەربگرێت و مێشتی ئارام بکەوە، چونکە هونەر ئارامکەرەوەی هەموو کاتێک و هونەر جوانیە، جوانیت پێدەبەخشێ و ئارامیت پێدەبەخشێ. و من لێرەم بۆ ئەوەی قوتابەکەت فێری هونەری شێوەکاری بکەم و بیکەم بە هونەرمەندێک وەکو ئەو تابلۆیی کە من دروستم کردووە و ئەو بتوانێت لە دوا ڕۆژ هونەرێکی لەو زۆرە بچێشێت و ئەو بیرکردنەوانەی لای خۆیەتی بیخاتە سەر وەرەقەیەک یان تابلۆیەک و بینەخشێنێت.